بۆ قسەکردنی زیاتر لەبارەی ئەو هەڵمەتە بۆ ناشرینکردنی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان و پەلاماری دادگاکان لە هەرێمی کوردستان هەیە لە سۆرانەوە بەڕێز دانەر عەبدولغەفار پارێزەر و سپۆڕی یاسایی لەگەڵماندایە. بەڕێز دانەر ئەم کاتتان باش. پێم وابێ گوێتان لە پەیامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بوو کە کەمێک لەمە بەرخوێندمەوە و لە تویتەرەوە ئەمڕۆ بڵاوی کردەوە. خوێندنەوەتان بۆ پەیامی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چی؟ ئێوارەتان باش، هیوادارم هەموو خەڵکی کوردستان سەلامەت بن. من ئەو پەیامەی سەرۆکی حکوومەت ئەگەر تۆ ڕێگەم بدەی وەکات هەبێ دەیبەستمەوە بە ڕووداوێکی مێژوویی کە لە کاتی شەڕی جیهانی دووەم ڕوویدا. وینستن چەرچڵ کە سەرۆکی وەزیرانی بەریتانیا لەو سەردەمەدا لە شەڕی جیهانی دووەم فڕۆکەخانەیەکی سەربازی لە شوێنێک دەبێت کە ئاوایی لێە و خەڵکی سڤیلی لێە و ئەو فڕۆکەخانە سەربازیە وەکو ڕەدایەک یان با بڵێن وەکو پەنایەک کە ڕەدی تەیاراتی ئەڵمانیا و ئەوانە دەداتەوە. خەڵکی ئەو ناوچەیە هەراسان دەبن، دەچن شکایەت دەکەن لە محکەمە. دادگای بەریتانیا بڕیارێک دەردەکات بە ئیلزامکردنی حکوومەت کە ئەم فڕۆکەخانەیە لەوێ لا بدەن. بڕیارەکە دەردەچێت کە دەبێت فڕۆکەخانەکە لا بدرێ لەوێ. سەرۆکی ئەو فڕۆکەخانەیان با بڵێن بەرپرسی ئەو فڕۆکەخانەیە بڕیاری دادگات جێبەجێ ناکە. ئەم مەسەلەیە دەگاتە لای وینستن چەرچڵ. وینستن چەرچڵ تەبان بەمە زۆر نیگەران دەبێت یەکسەر ڕاستەوخۆ بڕیار دەدا کە بەرپرسی فڕۆکەخانەکە لە سەرکار لا بدە وە سزایدا و وتی بۆ من زۆر ئاسانترە کە شەڕی جیهانی دووەم بدۆڕێنم وەک ئەوەی بڕیارێکی دادگا جێبەجێ نەکەم و دوای تەوابوونی شەڕیش لەگەڵ ڕایشکارەکانی خۆی کۆ دەبێتەوە لیان دەپرسێ ئێمە چیمان بەسەراتووە، یەک دەڵێ تەندروستیمان تێکچوو، یەک دەڵ ڕێگاوبان هەمووی وێران بووە، هەموو سێکتەرەکانی ژیان لە بەریتانیا تێکچوون. پرسیاری قەزا دەکات دەڵێ ئەی قەزای ئێمە دادگاکانمان ئیش دەکەن، وەڵامی دەدەنەوە بەڵێ ئیش دەکەن و سەلامەتن. مەقولە شەهیرەکەیان گوتە زا بەناو بانگەکەی ئەو کاتت دەڵێ کە مادام دادگاکانمان سەلامەتن کەواتە بەریتانیا سەلامەتە. هەرچی پێشکەوتن هەیە بەبێ یاسا دروست نابێ و هەموو ئەوەی کە دنیای پێشکەوتو دنیای شارستان و ئەوانەی کە پێی گەیشتون لە ئەنجامی تەطبیقی یاسا و سەروەربوونی یاسایە، ئەمەی کە چەرچڵ و دنیای ڕۆژئاوا و دنیای پێشکەوتو کردیان جۆرێکە لەوەی کە یاسا بووە بە ئایدیال، بووە بە ئەخلاق، کەس لە خۆیەوە خەڵک لە خۆیەوە سەرپێچی ناکات، چوە جۆرێکە لە ئەخلاق بەڕاستی لە عاداتیان لە ڕێکاریان لە هەڵسوکەوتیان لە هەموو شتێکیاندا ڕنگ دەداتەوە. ڕەنگە پەیامی سەرۆکی حکوومەت پەیامێکی زۆر بێلایەنانە بێ و بەوەی کە پەیامێ بۆ هەموو ئەوانەی قسەیان لەسەر ئەو بابەتە کردووە دەست لە بڕیاری دادگاکانی هەرێمی کوردستان وەرنەدەن، چونکە درکردنی ئەوە بەوەی کە تا یاسا سەروەر نەبێ ئێمە ناتوانین ئەو وڵاتە بخەینە سەر پێ. هەرچی کارێک بکرێ، هەرچی چاکسازیەک بکرێ، ئەگەر لە چوارچێوەی یاسادا نەبێ، ئەگەر لە چوارچێوەی سەروەربوونی یاسادا نەبێ بێگومان سەر ناگرێ. و هەموو ئەو ڕووداوانەی کە ئێستا ڕوودەدەن نەخاسمە لەو بابەتەی کە ئێستا هەیە، لەو کەیسەی کە ئێستا هەیە کە بابەتێک کە بەڕاستی من زۆرم پێشەرمەکە قسەی لەسەر بکەم، چونکە بابەتێکی هێندە نزمە، هێندە نزمیان کردووە و ئیهانە و تەشهیر و قسەیەکی زۆر بە دادگاکانی هەرێمی کوردستان دەگوترێ و بە دادوەرە بەڕێزەکان دەگوترێ سەرڕای ئەوەی کە مانای ئەوە نییە کە ئێمە گلەیمان نییە و ڕەخنەمان نێو یان ئەنجومەنیان با بڵێن دەسەڵاتی قەزایی لە کوردستان خەریری تدانە، بەڵام هیچ کەسێک لە دەرەوەی دەسەڵاتی دادوەری هەر سوڵتەیەک بێ بۆی نییە تەوجیه بداتە دەسەڵاتی دادوەری، بۆی نییە پێشنیار بۆ دەسەڵاتی دادوەری بکە، بۆی نییە چاکسازی لە نێو دەسەڵاتی دادوەری بکە، تەنها خۆی نەبێ تاکە دەسەڵاتە کە هیچ ڕقیبێکی لەسەر نییە. حەسەب مادەی 2 لە قانونی سوڵتەی قەزایی القەضا کە قەزا خۆی سوڵتانە و با بڵێن مستەقلە، هیچ سوڵتان و هیچ دەسەڵاتێکی دیکەی بەسەرەوە نییە و ویلایەتی هەیە لەسەر هەموو کەسێک بە حکوومەتیشەوە و کەس بۆی نییە دەست بخاتە نێو کاروباری دادگاوە و بڕیارەکانیشی لە هەمووی سەیر ترکا کۆمار کە من لەوە زیاتر لە هەر هەمووی پێی ناڕەحەت بووم، زۆرم پێ ناخۆش بوو. ینی ئەو بڵاوکراوەیە بوو کە ئەنجومەنی دادوەری بڵاوی کردووە و تەبریریدا بۆ بڕیارەی کە محکەمە دەری کردیە. ئیشی ئەنجومەنی دادوەری نییە کە تەبریر بدات بە هەر کەسێک و بە هەر جهتێک و بە هەر خەڵکێک لەو بڕیارانێک کە دەری دەکات بەداخەوە. بەڵێ تۆ باست لە ئەو ئیهانە و هێرش و سوکاتیکردنەیە کە لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندون و هەندێک بە ناو چالاکوان و
بەشێکی زۆری خەڵکی شەو دەکرێتە سەر دادگاکان و سەر بڕیاری دادگا پێتان وایە ئەمە کاریگەری لەسەر لە داهاتوو ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت و هەر بڕیارێکی دادگا بدرێت و خەڵکو و لایەنەکان و لایانی سیاسی و لایانی کۆمەڵاتی و هەر لایە کەستێ بەدڵی خۆی قسەی لەسەر بکات و تانەی لێبدات وا ناکات ڕێڕەوی بڕیارەکان لە داهاتووە بەرەو گۆڕان بڕوات و کاریگەری لەسەر دروست بێ. کاک کۆمەر سەیری ئەمریکا بکە باشە خۆ ئێستا ترەمپ سەرۆکی ئەمریکا نەما و منطق وایە کە وازی لێبێنن بۆ ئەوەی ئەمریکا تووشی شڵەژان نەبێ باشە بڕوات هەرکە ئەر کێشەیەکی کردو هەر تاوانێکی کردو دەبێ ئیزنی بدەن چونکە سەرۆک نەماوە بەڵام ئەمریکا ئەمە ناکە بۆ ئەوەی ئەو کارەی ترەمپ نەبێ بە کەلتور بۆ ئەوەی خەڵکی تر دووبارەی نەکاتەوە زۆر لە ڕاگەاندن جێبیستیەوە دەبین کە ئەنجومەنی دادوەری و دادگاکانی هەرێمی کوردستان لە بەردەم نقطەیەکی تاریخیدان ئەمە هیچ ڕاست نییە کەیسێکی زۆر ئاساییە و بە پێی یاسا تەعاملی لەگەڵ کراوە و دادگایی محکەمە بۆ ئەو کۆمەڵە خەڵکە لە ڕێی ئەوەی کە ئینسانیت پێگەیشتووە ئەو تەریقە شارستانیەتی کە حکمی خەڵکی پێدەکرێت دادگایەکی شارستانیانە پێکاتووە کە هەموو پێوەرە یاساییەکانی تێدایە باشە و دادگاکان و دادوەرە بەڕێزەکان بەپێی ئەو قانونێ لە بەردەستیاندایە بڕیاریان داوە بۆیە لەوەدا ئەنجومەنی دادوەری لە بەردەم تاریخدا نییە بەڵکو لەوەدا لە بەردەم تاریخدایە کە کاریگەری ڕای شەقام و ڕای جهاتی دیکەی لەسەر دروست ببێ وەوا بکە کە لە ژێر کاریگەری ئەو خەڵکە بڕیارەکانی خۆی بگۆڕێ چۆن دەکرێت محاکمی کوردستان هەر بڕیارێک دەربکەن پرس بە هەموو حزبە سیاسیەکانی کوردستان بکەن و پرس بەو چاڵاکوانانە بکەن و باندام پەرلەمانەکان بکەن گەلۆ ئێمە چ بڕیارێک بدەین تخوا پێتان باشە چ بڕیارێک بدەین یانەوە تا کەسێک ئەگەر تاوانێک بکات نەخاسمە ئەو تاوانە گەورانی کە ئەنجام دراون بێن دابنیشن نەسیحەتی بکەن پێ بڵن کاکە ئەمە دووبارە مەکەوە ئەمە چ مەزەلەیەکە کە ئێمە دەیبینین بەڕاستی بۆیە دەسەڵاتی دادوەری لە بەردەم نقطەیەکی تاریخیدا لەوەی کە ڕێگری لەوانە بکە لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەەوە من سەدان تاوانم بینیوە ئەندام پەرلەمان دەیکە چاڵاکوانان دەیکەن تەنانەت جهاتی دیکەی ڕسمیش دەیکا بەرامبەر بە دادگا بە پێی مادەی 233 کۆمەڵێک تاوانی قانونی عقوبات کۆمەڵێک تاوانی هەژماردووە کە هەمویان دەستنە چوارچێوەی مەساز بە سەیری قەزا تەدەخولکردن لە ئیشی قەزا من بە حەسری باسی مادەی 236 بۆ دەکەم لە قانونی عقوباتی عراقی کە لە ئەسڵدا دادگایکردن ئاشکرایە بەڵام دادگا بۆی هەیە ئەگەر بینی کێشەکە مەسەلەن وەکو ئەو کەیسەی کە ئێستا کەیسێکی خەتەر لەسەر ئەمن و ئاسایشی کوردستان بیکا بەنهێنی دادگا ئەمەی نەکردووە بە پێی مادەی 152 لە قانونی ئوسوڵی محاکەمات دادگایەکە ئاشکرا بووە ئەندامی پەرلەمانی لێ بووە نوێنەری ڕێکخراوەکانی لێ بووە بنەماڵەی ئەو تۆمەتبارانەشی تێدا بوونە بە ئاشکرا دادگایەکە کراوە ئەندامی پەرلەمان و ئەو خەڵکەی دیکەش هاتنە دەر هەرچی لەو دادگایە گوترە ئاشکرایان کرد بۆ ئیعلانیان کرد بە گوێرەی مادە 236 لە قانونی عقوبات باشە ئەگەر کەسێک لە دادگاییکردنێکی ئاشکرا بەشدار بوو دوای کۆتایی هاتنی دادگا بەڵگەکانی دادگا و ئەو قسانەی کە ناو دادگاییکردنەکە کران ئاشکرای بکە ئەوە دەبێت سزا بدرێ بۆیە ئەنجومەنی دادوەری دەبێ هەموو ئەو کەسانە بداتە دادگا و لێپێچینەوەیان لەگەڵ بکرا کە لەو ماوەیەدا هەر چینەما پێی نەگوترێت چینەما بە وڵاتە نەگوترێت چینەما بە مؤسسات و دامەزراوەکانی ئەو وڵاتە نەگوترێت ئەمە وەک هۆبز دەڵێ امتیسال و ملکەجبوون بۆ قانون ئازادیە دەرچوون لە قانون سەرپێچیکردنی قانون فەوزایە ئێمە یعنی ئەو خەڵکە دەیانەوێت فەوزا دروست ببێ دەیانەوێت کەس بە کەس نەبێ ئەوەی دەیبینین ڕێک فەوزایە ڕێک دارستانێکە دەیانەوەی خەڵکی بکەن لە وڵاتە بەڕاستی و من دەزانم تۆش دەیزانی خەڵکیش دەیزانێت کە ئەمە چییە و بۆ وا دەکەن بەڵام لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەنجومەنی دادوەرە بە ڕێزەکان وەک گوتم لە بەردەم ئەو نقطە تاریخی خۆیان ڕابگرن بەوەی کە ڕێگە نەدەن بەمە دووبارە ببێتەوە و کاریگەری هیچ کەسێکیان لەسەر دروست نەکرێ واروها پەیامیشم ویان با بڵێن داواکاریشم بۆ حکوومەت بۆ دەستگا ئەمنیەکانمان پاراستنی ئەمن و ئاسایشی ئەو وڵاتە لە ملی ئەوان و لە ئەستۆی ئەوانە و بەبێ گوێ بێدانە بەو بازارە خراپەی کە هەیە بەڵێ بەڕێزدانەر ڕەنگە ئێستا بوترێت بڕیارێکی دادگا هەیە هەندێک گومانیان لە بڕیارەکە هەیە بۆ پێی ڕەنگە بڵێن زۆڵم کراوە دادگال بڕیارەکانی لەژێر فشاردا داوە یان لەژێر فشار نەبوو بە هەر پێوەرێک بێن ڕێگای یاسایی و ڕاستەکە چییە بۆ ئەوەی تانە لەم بڕیارە بدرێ ئەوەیە لە ڕاگەاندەکانەوە قسە بکات و هەرکەس لای خۆی ئەو لایانی سیاسی
قسەی تێدا بکات یان چ ڕێگەیەک هەیە بۆ بڕیاردان یان تانەدان لەو بڕیاری دادگا داوێتی و چیە مافی هەیە ئەوە بکات؟ من عرضی جەنابتم کرد هەموو ئەوەی کە گوترا لەو ماوەیە لە ئەعلام جار کەسێک کردی بێتی تاوانە چونکە تەدەخولە لە شئونی دەسەڵاتی مافی چیە تا لە بڕیارەکە باتەوە بڵێ بڵێ نەمن و نە هیچ کەسێک بۆی نییە بڵێ بڕیارێکی دادگای یاسایی یان یاسایی نیە ئەمە دەبێ دادگا خۆی بڕیار بدەوە لە سەری ئەوانیشەوە دادگای تەمیز و بەوەی کە بە کوردی پێداچوونەوەی پێ دەڵێن هەر کەسێک متەزەڕر بێ لەو بڕیارە تۆمەتبارەکان لە ڕێی پارێزەرەکانیانەوە دەتوانن تانەی لێ بدەن بچێتە بەردەم دادگای تەمیز ئەوان ئەو دادوەرە بەڕێزانەی ئەوێ پێداچوونەوە بە بڕیارەکە بکەن جامەرج نییە خۆ بێن بڕیارەکە وەشێنەوە یان کەمی بکەنەوە ڕەنگ بێ پێیان وابێ ئەسڵەن سزاکەت کەمە بینێرنەوە بۆ دەدگای مختەس زیادی بکەن ئەمە پرۆسەیەکی دادوەری و دادگەریە کە دەبێت خودی قەزا پێی هەڵبستێن نەڕوونکردنەوە بۆ کەس بدا نەکەسیش تەدەخولی بکات بێگومان ئەو ڕێکارانە هەموو دیاری کراوە لە قانون ئوسوڵی محاکەماتی جەزایی لەوێ دیارەکە تۆمەتباران بۆیان هەیەتانە لە بڕیارەکە بدەن ئەگەر پێڕازینین دەچێتە بەردەم دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەوان پێداچوونەوە بۆ هەموو ئەو ڕێکارانە دەکرێت هەموو ئەو شتانەی کراوە لەوێ بڕیاری دەدەن کە ئاخۆ بڕیارەکە یاسایی یان یاسایی نیە ئاخۆ بڕیارەکە با بڵێن بە گوێرەی دەقە یاساییەکان دەرچووە پێوەرەکانی تێدا پەیڕەوکراوەوەی کە لە قانونەکان داهاتووە یاخودنا ئەو کاتە بڕیاری تەمیز بڕیاری خۆی دەدا بەڵێ وەک ئەوەی کە لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردووە کرایە سەر دادگاکان ئەو بڕیاری دادگا لە هەرێمی کوردستاندا ئەگەر ینی وەک تۆش باست کرد مافی کەس نییە قسە لەسەر بڕیاری دادگاکان یا دادگاکان لە هەرێمی کوردستاندا سەروەرن و کەس ناتوانێت بیان خاتە ژێر فشارەوە بۆ هیچ بڕیارێک بەڵام ئەگەر هەر ئەشکرێ نەبوو چاوەڕێی دادگای تەمیز کە بزانن دوا بڕیار چییە ئەنجام هێرشە ناڕەوانەیان کردایە دەزانی ئەم هێرشە من پێم وابێ بەرنامە بۆ داڕێژراو بووە و مزبەقەن پلانی بۆ داڕێژراو بووە و خۆیان ئامادە کردووە بۆ ئەمە بەداخەوە من مەسەڵەن پارێزەرەکان لەگەڵ ڕێزم بۆیان کە دەبێت سندیکای پارێزەران لە پێچنەوەیان لەگەڵ بکە پارێزەر بەشێکە لە سیستەمی دادوەری و قەزای و ڕاوەستاویان پێ دەڵێن هاتووە لە بەردەم تەلەڤیزیۆن دەڵێ ئەم بڕیارە نایاساییە و سەرۆکی حکوومەت نازام چێ دەری کردووە یعنی ئێمە بە شێوەیەکی گشتی زۆر کێشەیەکمان دروست بووە کە خەریکە ئەم وڵاتە بەرەو ینی هەڵدێر و بەرەو شتی خراپی دەبا ناکری ئێمە دام و دەستگا ڕسمیەکانمان چاوەڕێ ئەوە بن کە کۆمەڵێک خەڵک کە ئەجەندای سیاسیان لە پشتە بێن هەرچی دامەزراوە موسسات و مقدساتی ئەو وڵاتەیە ناشرینی بکەن و هێرشی بۆ بکەن ینی ئێمە کا کۆماربا لە مەسەلە قانونیەکە دەربچین ئێمە هەرێمی کوردستان ئەو جوغزە جوغرافیەی کە هەموو کورچاوی لێتی چواردەوەرمان دراوە بە دوژمن ڕۆژانە تادید دەکرێن و هەڕەشەی گەورەمان لەسرە باشە باشە خەڵکی شاتووە دەوێت ئەوەی کاشە وەزمونە ناشرینی بکاو لە ناوی ببا و بەرەو خراپی ببا بۆیە ئێمە ئیهانەکردنی موسساتی دەوڵات ئیهانەکردنی سەرۆکی حکوومەت نییە بە تەنها ئیهانەکردنی داموزگەکانی وڵات نییە بە تەنها ئیهانەکردنی تاک بە تاچی کوردستانە تاک بە تاچی ئەو وڵاتەیە دوجار ئەمانە نوێنەری ئێمەن دەنگمان پێدا و دەجاتی ئێمە حکوم دەکەن لە ڕێ ئەو گرێبەستەی کە لە نێوان ئێمە و ئەواندا هەیە بۆ ئیهانەکردنی ئەوان و دەستدرێژیکردن بۆ سەر داموزگەکانی دەوڵەت دەستدرێژیکردنە بۆ سەر هەر تاکێکی خەڵکی کوردستان بەڕاستی ینی دێتە سەر تەلەڤیزیۆن بە پۆلیس دەڵێن نازانم بەڕەڵاونە هەرچی شتی ناشرینە بە داموزگەکانی دەوڵەتی دەڵێن ئەمە کاک کۆمار عەزیز جەنابەت بکەم خەبیرێکی ڕووسی هەیە کە لە KGP ئیشی کردووە ڤیددیۆکانی هەن دەڵێ بۆ ئەوەی ئەگەر بتەوێنێتەوەیەک لە ناو ببێ و بەبێ ئەوەی گولێکی ئاڕاستە بکە ئەوە دەبێ ئیش لەسەر ئەوە بکەیت کە خەڵک لەو وڵاتە متمانەی بە داموزگەکانی نەمێنێ متمانەی بە پەروەردە نەمێنێ متمانەی بە قەزا نەمێنێ متمانەی بە خۆی نەمێنێ متمانەی بە پیرۆزیەکانی خۆی نەمێنێ دژی هەرچی پیرۆزی وڵاتەکەی هەیە با دژی بوەستێتەوە ئەو کاتە تۆ پێویست نییە پارە سەرفکەی و سیلاح بکڕی و شەڕیان بکەی ئەمە بە خۆیان لە نێو خۆیان هەڵدەوەرێن و تووشی لە ناوچوون دەبوون ڕێک ئەوەی کە هەیە بەداخەوە ڕێک ئەوەیە جۆرێک لە بیرکردنەوە دروست بووە کە خەڵک گومانی بە هەموو شتێک هەیە ڕچی لە موسساتی خۆەتی ڕچی لە وڵاتەکەی خۆەتی ڕچی لە مقدسات و پیرۆزیەکانی خۆەتی کە بەڕاستی ئەمە حملەیەکی گەورەیە کە دژمنانی کوردیکەن لە بەرامبەردا ئێمە دەبێت
بەخۆ بکەوین و تێ هەڵچینەوە بەڕاستی سیاست گوزاری بکەین فەرەنگسازی بکەین و نەچینەنێ ئەو بازارە خراپەوە دوجار بۆ داهاتووی ئێمە و منداڵەکانیشمان ئەگەر ئێستا یاسا سەروەر نەکەین ئەگەر ئێستا دامۆزگاکانمان یاسا سەروەر نەکەن ئەگەر ئێستا ئەنجومەنی دادوەری بەخۆی نەکەوێت بێگومان لە داهاتوودا و لە دوورمەودادا ئێمە تووشی کارەساتی گەورە دەبین. بەڵێ بەڕێز دانار عەبدوڵغەفار پارێزەر و پسپۆڕی یاسایی لە سۆرانۆ لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ بەشداریکردنی بەڕێستە.